ژیمان محمود دەستگیر کرا کەسایەتی دیاری سۆشیال میدیا. ژیمان محمود دەستگیر کرا لەبەر چی؟ براکەی چی پێگوتبوو؟ زیاتر لە 10,000 دۆلاری بۆ خەڵک ناردووە لە یاریەک لە تیکتۆک. ئەو دۆگویانە ڕاست بوون. هاوسەرەکەی 25 دەفتەر دۆلاری کرد بۆ مارەیی کێشەی لەگەڵ کامە کەسایەتی لە ناو سۆشیال میدیا هەیە. ئایا کێشەکانی نێوانیان چارەسەر بوو؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتەم بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکە بکەی لایک و کۆمنت و شەریت بیر نەچێ. هەروە سەبسکرایبی کەناڵەکەمە بکەن زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. خانمی شۆخ و شەنگ ژیمان محمود. ئەو خانمەیە هەم دایکە هەم ڕاگەیاندکار و پێشکەشکار هەم کەسایەتێکی دیار لە ناو سۆشیال میدیا. ژیمان ناوی تەواوی ژیمان محمود ساڵحە لە شارە جوانەکەی دهۆک لەدایک بووە. خۆی تەمەنی خۆی ئاشکرا نەکرد بەڵام ئێمە و کوستای کلیل میدیا هەندێک لێکۆڵینەوەمان لە سەرژانی ئەو خاتوونە کرد. تەمەنی لە ئێستادا 37 بۆ 38 ساڵ دەبێتە. ژیمان لە ژیانی تایبەتی خۆی چەند شتێکی بۆ خەڵک ئاشکرا کردووە. ژیمان لە ئێستادا 2 هاوسەرگیری کردووە و لەگەڵ هاوسەری یەکەمی نزیکەی 10 ساڵە دەبێتن جیا بۆتەوە وەروە خاوەنی 4 منداڵە. ژیمان لەو ماوەی کۆتاییانەدا دووبارە هاوسەرگیری کردەوە بەڵام هەندێک لە وتەکانی بوونە جێگای شۆک. ژیمان دەڵێتن مارە یەکەم نزیکەی 25 دەفتەر دۆلارە. وەروە پێشەچەکەش شوقەیەکی بۆ کڕیوم وەروەها بەناومی کردووە لە لای خەڵک بۆ جێگەی شۆک. ئەو هەموو شتێ بۆ کراوە وە پرسیاری ئەوەی بۆ دەچێ ئایا بۆ هاوسەری دووەمە دیارنیە لە سۆشیال میدیا بۆ وێنەی بڵاو ناکەیەوە. ئەویش لە وەڵامدا دەڵێتن هاوسەرەکەم کەسێکی بازرگانە زۆر دوورە لە کاری سۆشیال میدیا وەروە هیچ پەیوەندی بە سۆشیال میدیا وەنیە و حەزیش ناکە بەکاربێنێ بەڵام لەبەر دڵی من سەیری سناوچات دەکات و سەری کار و چالاکی ڕۆژانەم دەکات. ئەو کاتێکە لە لام نییە بزانێت چی دەکەم و چی ناکەم. نوێترین زانیاری دەربارەی خاتوو ژیمان محمود لە ڕێکەوتی 28 نۆڤەمبەری 2022 ئەو خاتوونە لە ئێستادا خۆی دانیشتووی شاری هەولێرە و لە گوندی ئیتالی دوو نیشتەجێیە و ساڵانێکی زۆرە لە شاری هەولێر ژیان بەسەر دەباتن بەڵام وا دیارە لە ناکاو چۆتۆ شاری دهۆک و بەسەردان. لە ڕێکەوتی 28 نۆڤەمبەری 2022 ئەو خاتوونە ڕاستەوخۆ لەلایەن پۆلیسەوە دەستگیر دەکرێت بە تۆمەتی ئەوەی خراپ بەکارهێنانی مۆبایل و لەلایەن گەنجێکی زاخۆوە. ئەو ئافرەتە دەستگیر کراوە و زانیارانێ بە ئێمەش گەیشتە وا دیارە چەند قسێکی نەشاوی بە گەنجێک گوتووە. ئەو گەنجێش لە ڕێگای تیکتۆک و لایڤەوە بووە. ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی ئەو خاتوونەیە دەستگیر بکرێتن و چەندین کەس تاوەکو ئێستاکە لەلایەن ئەو خاتوونەوە سوودمۆن بوون لە ڕێگای ئەوەی یاریکی هەیە لە تیکتۆک دەتوانیت لە ڕێگای ئەو یاریەوە پارە بۆ خەڵک بنێری و بە تایبەتی ژیمان چەندین جار شێر کە گرانترین بەهایە لەناو ئەو یاریەیە بۆ کەسانێکی زۆری نردووە و ئێمەش خەمڵادمان بۆ کرد نزیکەی 10,000 دۆلار زیاتر تەنها لە ڕێگای ئەو یاریەوە بۆ خەڵکی نردوو و بێگومانیش لە ڕێگای ئەو یاریەوە ئەو خاتوونە بڕەپارەیەکی زۆری قازانج کردووە بە هیوای سەلامەتی و بە هیوای ئەوەی بە زووترین کات ئازاد بکرێتن. وە دەڵێ ناوبانگ ئاسانیە زۆر ئاستەنجی گەورەم بەڕێ کردو تاوەکو ئەو ناوبانگەی ئێستام هەیە. دەڵێتن لە سەرەتای کاری دەستپێکردنم خێزانەکەم ببوونە دوو باش. هەندێکیان ڕازی بوو هەندێکیان ڕازی نەبوون بەڵام براکەم ڕۆژێکیان پێیوتم تا هەت کامە برد وادا تۆ های ئێمەت برد بەڵام ئەو کاتە لە کارەکانی من تێنەگەیشت و بەڵام ئێستا سەربەرزم پێمەوە. وەروە ژیمان بازەوە دەکا لەبەر پارە هاوسەرگیریم نەکردووە. وەروەها دەڵێتن من ئەم جارە لە ژیانی دووەمم لە هاوسەرگیری بەدڵ بڕیارم نەدا بەڵکو بە ئەقڵ. وەروەها من سەرفرازم چێ هەڵدەبژێرم و چێ هەڵنابژێرم. وەروەها پێم باشە دوایی هاوسەرگیری یەکتری ماخۆش بێ و ڕێز لە یەکتری بگرین نەک پێش هاوسەرگیری. بۆیە من پێم باش لەگەڵ ئەو کەسایەتی هاوسەرگیری بکەم. وەروەها ژیمان چەندین دەنگۆی لەسرە دەڵێن لەگەڵ جیان هاشم کەوتۆ چەشێشە. ژیمان بازەوە دەکا بەڵێ ڕاستە
کێشەکانمان لە دادگایە وەروەها دادگا بڕیار دەدا ئەمن و خات و جیهان هاشم کامەمان لەسەر حەقین بەبێ ئەوە یەکتری بیناسین و لە نێزی کۆ یەکتری ما بینێوێ چەند قسێکی بەمنوت منش ڕاستە خۆ شکایەتم لێکرەوە بازەوە دەکەن ژیمان زۆر شکایەت لە خەڵک دەکاتن و وە خەڵکێکی شکایەتی لێ دەکەن ژیمان دەڵێ بەڵێ ڕاستە من لە هیچ کەسێک خۆش نابم تەنانەت ئەگە کەسە نزیکەکانیشم تاوەکو حەق خۆم وەرنەگرمەوە وە شکایەتیش دەکەم ئەگە هەر کەسێک پێچەوانەی من بجولێتەوە و حەقی من بخوا بۆیە ناهێڵم حەقی من لەسەر هیچ کەسایەتێک بڕاتون و وە شکایەتی لێ دەکەم و زۆر کەسیش پێ دەڵێن ژیمان کەسێکی مشکی لە چییە دەڵێن نەخێر مشکی لە چینیمە و تەنانەت حەقی خۆم وەردەگرمەوە تاوەکو ئێستا ژیمان تادیدی کوشتنی بۆ هاتووە دەڵێ بەڵێ تادیدی کوشتن بۆ هاتۆ ماوەیەک لەلایەن خەڵکی سلێمانیەوە تهدید دەکرام داوت گەر بێە شاری سلێمانی ئەوە دەتکوژین بەڵام نەمزانی کێوە زۆربەی کەسیان ئەوەیان دەنووسی بەڵام لە لای منەوە زۆر گرنگ نەبوو وە چەند نەشتەرگەری جوانکاری کردووە تاوەکو ئێستا دەڵێ لوتم نەشتەرگەری کردو لە وڵاتی لبنان وەروها واش نەشتەرگەریم نەکردووە کە زۆر فێک دیاربی لەبەرەوەی پێم خۆشە هەموو کاتێک بە شێوازێکی سروشتی دەربکێ وەرەواوەکو خەڵکی ئاسایی فیلەر و بۆتۆکس و تیکساسیشم کردووە وەکەی لە خۆی باشتر دەزانی لە خانمەکانی بادینان دەڵێ کەسێک هەیە بە ناوی نارین لە کەسایەتێکی زۆر جوانی هەیە وە زیاتر دەردەکەوێت و ئەکتیڤی زۆر باشترە لە من بۆیە لە خۆمی بە باشتر دەزانم وەروها دەژڵێ هیچ کەسێک لە خۆم بە جوانتر نازانم لە کوردستان و لە خەڵکی بادینان وەروەها لەو کۆتاییانەدا لە پرۆگرامێک بەشداری کرد پێشکەشکارەکە پرسیاری ئەوەی لێ دەکا تاوکو ئێستا داوای پەیوەندیان لێ کردووی بەرامبەر هەندێک شت واتە مەبەستی ئەوێ شوقەوە ڤیلەت بۆ بکڕن ژیمان زۆر تووڕە دەبێ بۆ پرسیارە دەڵێتن ئەو پرسیارانە لە من مەکەن من کچی هایلەم و کچی ماڵەوەم وەروەها ئەو پرسیارانە لەو ئافرەتانە بکەن کە لە وڵاتی ئێران هاتوونەتە هەولێر و وە چەند کەسایەتیەکی زیندووشانە لە ئێستادا وەکو شەبنەم جەبەلی کە ئەو قسانە دەکەنەوە چەندین کەسایەتی تر هەنا بەڵام من لەو ئافرەتانە نیمە ئەو شتانە قبول کەم و بە هیچ شێوازێک شتی ئاواشم بۆ نەهاتووە و دەڵێن پەیوەندی چی تێ لەگەڵ کاروان کامەر لەبەرەوەی وێنەی لەگەڵ ئەو هونەرمەندە گرتۆ لە ئینستاگرام دایناوە دەڵێتن تەنها ئێمە هاوڕێنە هیچ شتێکی تر لە ئارادانێ و وە خەڵکیش با مرتابن لەبەرەوێستا من هاوسەرم هەیە و هاوسەری خۆم بە هەموو دنیا نادام زۆر سپاس بۆ سەیرکردنی تاوە ڤیدۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستانیا خودیانی ڤیدۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە وەروەها لایک و کۆمنت و شێر بیر نەچێتەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی وە سناپچاتەکەشمان ئاد بکەن لەبیرتان نەچێ بۆ ئەوەی ئاگاداری نوێترین هەواڵ بوون بە ناوی کلیل میدیا هەموو کاتێک باشترینەکان ببینن لا کلیل میدیا